ئێمە وەکو زیاتر لە 121 ڕێکخرا و ناوەند و سەنتەر هەڵوێستی خۆمان لە دووتوێی ئەم یاداشتەیە ئەخەینە ڕوو سەبارەت بە کەیسی دەستدرێژیکردنە سەر منداڵێکی تەمەن 8 ساڵان. بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران سەرۆکایەتی پەرلەمان داواکاری گشتی و ڕای گشتی ئاشکرایە کە لە ساڵی ڕابردوو لە هەولێری پایتەخت چەند کەسێک دوور لە هەموو ڕەفتار و بە هەمرۆڤایەتیەکان کیژۆڵەیەکی منداڵی تەمەن 7 ساڵیان ڕفاند و دەستدرێژیان کردە سەری. دوابەدوای سکاڵای خانەوادەکەی لەلایەن دادگای هەولێرەوە فەرمانی دەستگیرکردنی بۆ تاوانباران دەرکرد و دەستگیر کران، بەڵام دواتر بێ گوێدانەباری دەرونی کیژۆڵەیە و خانەوادەکەشیان بە کەفالەت ئازاد کران کە دەبوو سزا بدرانایە. ئەم بڕیارەی دادگا بۆ دۆسیەیەکی وها هەستیار کە پەیوەستە بە ژیانی نەک هەر کیژۆڵەیەک بەڵکو خانەوادە و تەواوی کۆمەلگا پێچەوانەی بنەما و پرانسیپەکانی مافی مرۆڤە. وێڕای ئەوەی کردەوە نامرۆڤایەتی دەستدرێژیکردنە سەر خێزانێکی هەژار و ناحەقیەکی گەورەیە لەو خێزانە لە هەمان کاتیشدا لە کەدارکردنی سەرجەم بە هەمرۆڤایەتیەکان و ئەتەکردنی کەرامەت و شکاندنی شکۆی تاکی کورد و تێکدانی ئاشتی کۆمەڵایەتیە. لە ئێستادا ئەم منداڵە و خێزانەکەشی لە بارێکی دەرونی شڵەژاو و ناهەمواردا ژیان دەگوزارێنن. بۆیە ئێمە وەک سەرجەم ڕێکخرا و کۆمەلگای مەدەنی سەنتەرە ڕۆشنبیریەکان و کەسایەتیەکان کە ناومان لە خوارەوە هاتووە داواکارین دادگا دادپەروەرانە مامەڵا لەگەڵ دۆسیەکەدا بکات و تاوانباران بە سزا بگەیەنێت. لە ئێستاشدا هەڵوێستی فەرمی سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و بەڕێز جێگری سەرۆکی ئەنجومەنی نوێنەران و پارێزگاری هەولێریش ڕایان گەیاندووە کە تاوانباران سزای یاسایی دەدرێن و وێڕای سوپاسمان بۆ هەموو ئەو لایەنانەی کە بەدەنگ ئەم دۆسیەوە هاتوون. داواکاریشین هەر یەک لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی پەرلەمان و هەڵوێستی تەواویان هەبێت سەبارەت بە تاوانێکی لەو شێوەیە. لە هەمان کاتیشدا لیژنەی یاسایی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان و دەسەڵاتی دادوەریش دەخەینە بەردەم بەرپرسیارەتی ئەم دۆسیەیە و داوایان لێ دەکەین کە بەدەم ئەم بابەتەوە بێن. لە ڕێگای وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیەوە ژیان و بژێوی ئەو کیژۆڵەیەش بپارێزن و کاری پێویستی لەسەر بکەن و مافی زەوتکراوی ئەم منداڵە و خێزانەکەیان بسەلمێنن و تۆمەتبارانی ئەم تاوانەش سزای یاسایی بدرێن. ئامانجی ئێمە ژێر ئەوەیە تاوانباران سزای یاسایی خۆیان وەرگن، ئەو سزایی کە شایستەیە و بشبێ بە دەرز بۆ ئەمانە جارێکی کە دوای ئەوان کەس جورئەتی ئەوە نەکا کە دەستدرێژیەکی لەو شێوەیە بکاتە سەر هەر تاکێک لە کۆمەلگاکەیە. ئێمە ناڵێن کچێک، ئێمە ئەڵێن مناڵێک بە تایبەتی لە ناو کۆمەلگاکەمانە نابێ ئەو جۆرە دەستدرێژی بکرێتە سەر.